بەڵە خۆشەویستان هەواڵێکی ترمان تایبەتە بە نمایشکردنیەکێکی تر لە فیلمە نوێیەکان کە ئەویش لە هەژدەی ئەم مانگە لە شاری سلێمانی و لە شارەکانی تری کوردستان بەڵگە فیلمی مناڵی عیماد نمایشەکرێت کە ئەم بەڵگە فیلمە چیرۆکێکی تراژیدی یاخود چیرۆکێکی با بڵێن کاریگەری لە پشتا کە بێگومان لا دەرهێنانی زەهاوی سنجاویە نمایشکراوە و بەڵگە فیلمەکەش بێگومان چیرۆکی مناڵێکی یێزیدی ڕزگار بووی دەستی داعشە گێڕێتەوە کە بێگومان فیلمەکە تا ئێستا لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە و چەندین خەڵاتیشی بەدەستهێناوە و دو بە دوای نمایشکردنی فیلمەکەش ئامادەبووان لەگەڵ دەرهێنەر گفتوگویەکی کراوەیان لەسەر فیلمەکە ڕێکخەز لە شاری سلێمانی. خودی دسارا هەما بێجا بەڵگە فیلمی منداڵی عیماد لە سلێمانی نمایشەکرێت هەژدەی ئەم مانگە لە سلێمانی لە سینەما سالمی شاری سلێمانی بەڵگە فیلمی منداڵی عیماد لا دەرهێنانی زەهاوی سنجاوی نمایشکرا. بەڵگە فیلمی منداڵی عیماد چیرۆکی منداڵێکی ئێزیدی ڕزگار بووی دەستی داعشە گێڕێتەوە. ئەم فیلمە تا ئێستا لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردو و چەندین خەڵاتی بەدەستهێناوە. دو بە دوای نمایشکردنی فیلمەکە بە ئامادەبوانی یاخود ئامادەبووان لەگەڵ دەرهێنەر گفتوگویەکی کراوە لەسەر فیلم و بابەتەکە بەڕێوەچوو. فیلمی منداڵی عیماد فیلمێکی دوکومنتەری 7 دقەیە ساڵی 2021 دوای 4 ساڵ و نیو کارکردن بەرهەمهێنراوە ئامادە بووە لە کۆمەڵک فستیڤالی دووەلی نزیکەی 20 فستیڤالێک بەشدار بووە لە 8 کەناڵی جیهانیدا بڵاو دەکرێتەوە و لە کوردستانش لێکە لە کەناڵەکان بەم زوانە نوسخەی کورتکراوەی بڵاو دەبێتەوە. فیلمی منداڵی عیماد فیلمێکە باسی چیرۆکی ژیانی مناڵێکی 5 ساڵە دەکات کە 2 ساڵ و نیوی تەمەنی لە دەستی داعشدا بووە لەگەڵ دایک و برایەکەی و باوک و مامەکانی و باپیری بەدەست داعش لە ڕۆژێکەمدا کوژراون. ئەم منداڵە دوای گەڕانەوە نەیدەتوانی بگەڕێتەوە سەرباری ئاسایی ژیانی کۆمەڵایەتی وەکو مناڵێک لەگەڵ کۆمەڵگەی کوردەواری بۆیە هەوڵ و تەقەڵایەکی زۆر درا لەلایەن دایک و نەنگ و کۆمەڵە خەڵکی تر بۆیە کە ئەم مناڵە بتوانێت مناڵەکەی خۆی بدۆزێتەوە. ئەم فیلمە هەوڵی گەڕانەوەی مناڵی لە دەستچووی مناڵێکی 5 ساڵی کوردی ئێزیدیە کە بەهۆی شەڕ و کاریگەری داعش مێشکی شۆردراوەتەوە بە جۆرە لە جۆرەکان نەک تەنیا بووە قوربانی شەڕ بەڵکو ئامادە دەکرا بۆی ببێت بە بکەرێک لە شەڕەکانی داهاتووی داعش وەکو جەنگاوەرێک. بەڵام خۆشبەختانە 2016 ئازاد کران و 20 ڕۆژ دوای ئازادبوونیان من ئەوانم ناسی و ماوەی 13 مانگ لەگەڵیان بووم و چاودێرانە بە شێوەیەکی چاودێرانە وێنای ژیانی 13 مانگی عیمادم کرد دوای گەڕانەوە.